آمارت هاتینا تومار کردن سال 2018 تا کو افریقا سرانسر پارێزگەها دووکێ و دەوروبەرنوێ هەمی قەزا و ناحیا بخۆڤەت گریتن 1935 ڕێدانت سۆتنێ گەل لافاوە هاتینە تومار کردن لافاو تنێ 520 ڕێدان هاتینە تومار کردن کجمێ پارەی یە هەمی ڕێدانە بیتە 5 ملیار و 163 میلیۆن دیناری عێراقی زەرار و زیانە مادی دیفخۆ هێلایە کجمێ پارەی ڕێدانت لافاو تنێ هاتینە تومار کردن بیتە ملیارێک و 105 میلیۆن دیناری عێراقی زەرار و زیانە مادی دیفخۆ هێلایە هەروسا ئەف هەوڵاتیەت خەندەقین ئاو و بەندە و ڕێبارەدا و هەندێک شلای تیمت مە هاتینە دەرەخستن هەندێک شلای هەوڵاتیان هاتینە دەرەخستن تا ئەڤریکا 57 هەوڵاتی خەندەقینە و هاتینە دەرەخستن و هاتینە ڕەوانەکردن بۆ پزیشکی داد هەروسا تیمێت خۆمە بەڵاوەکردنە لەوان جهەتێت ئاف لێهەین تایبەتی ئەف گروپên گەشت و گوزاری وەختی سەرەتانە هەندێک جهەتا لێت كان چه آف بیتن چه ریبار بچه بنده ببن اف سال دا تیمت ما گل هاولاتی اندک هاولاتی جی طبعا هاری کارن گل مده کشاینه 69 هاولاتی ان قرطال بکن سرانسر پاریزگاه دو که دورو برن و قضا اکره و قضا زاخوفه و همه قضای دیگه به قوت گریتن هروسا 20 هاولاتی اگر سلطن یعنی خود دست داد اف سال دا هروسا 75 هاولاتی سلطن هاتینه بریندار کردن هکن براوردی اگر کن گل سالا پار ریدانت لافا و زیده بینه برانبر سالا پار ریدانت خندقینه زیده بینه برانبر سالا پار ریدانت سلطنه تقریبا اشتی سال پار هاتینه تومار کردن